بسم الله الرحمن الرحيم. بس الحين باسي لكتشري باك ميستري دكاين بي تيا فوسفيت بينتوس فوسفيت باثوي باشا او تيا ولا جلايكوليسيس تقريبا رياكشن تشي وارو دا جلوكوز دستنا او رياكشني هدي جلوكوز بخوي شش كربوني هدا بتا بينزو العصل او شي مني باشا او ليره شي ما او تام بيدرم اما ايش ما بتسي لو بابتي هم من دزاني فري راديكال شتش خرابه لبو بدي باشا دبته هوی دامجی او خانانی که ولی ناو لش من ده هنم او نخوشی او رو دخینیم پیدا کتری نخوشی پاقله آنی که آفا وینو والله وریا او تیه شتا چند کم دکا لقالب انزایم که پیدا کتری G6PD deficiency G6PD تیه glucose 6 phosphate dehydrogenase deficiency او انزایم تیه ایشی تیه او انزایم ایشی اوه کوا لا یکم هنگاوی پینتوس فوسفیت پاثوی دا کاتێک کەوا ئەمە گلوکۆز 6 فۆسفیتمان هەیە باشە دێ ئەو ئەنزایمە G6PD دیهایدرۆجینێشنی دەکە باشە هایدرۆزینە چی لێ دەستینی وەچە ئەو هایدرۆزینی لێ دەستینی لێرکوانە مادەچ کە دروست دەبێ ئەمە ئیشمان پێ نییە باشە ئەوەی لێرە ئەمە ئیشمان پێچیە ئەوە وەچی هایدرۆزینەشی لەویستان دەستەکە دێ NADP دەکاتە NADPH باشا اون دەمان زانی کاتەوەیشی چی بوو دیهایدرۆجینەیس یعنی هایدرۆجینێکی لەوەی کەم کردەوە لێرە شتێکەکەی دروست کرد ئەو هایدرۆجینەی هات لە نادی خست کردیە ناد PH باشە H لە بۆ زیاد کرد لێرکوانە چڕ دەدا ئەمە ئیشمان بەچیە لە بەرچە ئەو شتە زیادبی باشە ئەو بەز وەکو ئینترۆدەکشنێک لەسەوەی گەنێستا باسی شتێکە دەکەم ئەمە دەزانین فری رادیکال خراپە لە کنەمە یان Reactive Oxygen Species ROS شتێکمان هەیە ون پێرۆکساید ئەویان باشە کو بەدی دەتوانی خۆی لێ بپارێزی بەهۆی ئەنزایمەکەەوە ئەو ئەنزایمە پێی دەگوترێت گلوتاثیۆن باشە پێرۆکسیدەیس ئەوە چ دەکا ئەو گلوتاثیۆن پێرۆکسیدەیسە H2O2 دەکاتە H2O2 ئەوەی گرنگە لێرە چییە بیزانم گلوتاثیۆن پێرۆکسیدەیس وەچی ئەو ریاکشنەی دەکا و ئیشەی دەکا ئەمە ڕزگار دەکا لەوەی دێت دەکا GSH کەوا پێ دەگوترێت گلوتاثیۆن گلوتاثیۆن لە ستێجە خوێندیتمان لێرەك نەخۆم نووسمەوە ئەوە سێ ئەماینۆ ئەسیدە گلوتامێت سیستین گلایسین پێویست ناکە بزانن ئەو سێ ئەماینۆ ئەسیدە دێن شتێکی دروست دەکەن پێ دەگوترێت گلوتاثیۆن ئەنتی ئۆکسیدەنتە باشە ئەو فۆرمەی گلوتاثیۆن پێ دەگوترێت گلوتاثیۆن ریدیوسد گلوتاثیۆن بەخۆی ئەگەم گوتم گلوتاثیۆن مەبەستم لە ریدیوسد گلوتاثیۆنە بەو شێوەیە هێما دەکرێت باش ئەو گلوتاثیۆنە دێ بەهۆی ئەنزایمی گلوتاثیۆن پۆرۆکسیدەیس ئەو دێ ئەو ریاکشنەی بەڕێوە دەبا H2O2ەکەی دەکاتە H2O2 یعنی ڕزگارمان دەکات لە فری رادیکالەکەی لێ پێی دەگوترێت ئەنتی ئۆکسیدەنت باش دێت چ دروست دەکات دوو دانەی وە یەک دەگرن دەبتە GSSG ئێسەکان یەکیان گرتیە ئەوە چییە دوو دانەی دوو گلوتاثیۆن یەک دەگرن چ دروست دەکەن گلوتاثیۆن دایسەڵفایت یاخود گلوتاثیۆن یاخود ئۆکسیدایزت گلوتاثیۆن ئەو ئۆکسیدایزت گلوتاثیۆنن ناتانی وەکو ئەنتی ئۆکسیدەنت کار بکات ئەوە مشکلەیە ئەمە پێویستمان بەچیە پێویستمان بە ئەنزایمەچکەیە لەوەی ئەوەی بگەڕینەوە حاڵەتی ڕدیوست فۆرمەکەی لۆی بتانی دووبارە وەکتکو ئەنتی ئۆکسیدەنت کار بکاتەوە فری رادیکالەکان لەناو ببات لێرە چمان هەیە ئەنزایمەکمان هەیە بەناوی گلوتاثیۆن ریدەکتەیس ئەویان پێرۆکسیدەیسە کەوا ئەو پێرۆکسیدۆز وەڵاوریانە و نازەم ناوی چی وێشتۆتوەکە لە بیرم چۆوە باشە ئەو فری رادیکالانە لەناو دەبا و دەیان کاتە مادەی بێزیان گلوتاثیۆن ریدەکتەیس دەکات دێ ئەو ریاکشنەی بەڕێوە دەبا GSHەکەی دەکاتە ئۆکسیدایزت گلوتاثیۆنی دەکاتە ریدیوسد گلوتاثیۆن لۆی بتوانی وەکو ئەنتی ئۆکسیدەنت کار بکات ئەو پێویستی بەچیە ئەوە لێرە مهمەکەیە ئەو پێویستی بەوەیەکەوە NADPH ببتە NADP بە کوردەکەی خۆمان
NADPH ئەلکترۆنێکی دەدات لە ڕێگای ئەو ئەنزایمەوە گلوتاثیۆن ڕیدەکتەیسەوە دەداتە ئۆکسیدایسد گلوتاثیۆن ئەویش دێتەکە دەبێتەوە بە گلوتاثیۆن ڕودیوسد گلوتاثیۆن ڕودیوسد گلوتاثیۆن ستەکە وەکو ئەنتی ئۆکسیدەنت کار دەکات باش ئەگەر ئەمن هاتوو NADPHەکانم هەمووی هەستە چۆ ئێوانەی ئەوە کرد ئێوە کەم دەکا شتەکەم دێ دووبارە ئەوەی زیاد کەمەوە ئەو شتە چی پێ دەرێن پێی دەگوترێت G6PD وەبزانام ئێستا هەمووی تێگەیشتن ئێستا ڕیاکشنەکەی هەمووی دووبارە دەکەینەوە باشە یان بڕۆین نەنە دەی دووبارە دەکەینەوە یاڵ ئەمە چمان هەیە ئەمە شتێک دێتە ناو لەشمان فری ڕادیکەڵە ئەو فری ڕادیکەڵانە زۆر زیان بە ڕێد بلس سێڵەکان دەگەێنن باشە لەو حاڵەتە ئێمە پێویستمان بچیە پێویستمان بە ڕودیوسد گلوتاثیۆنە لەوەی بتوانین ئەو فری ڕادیکەڵانە لەناو ببین ڕودیوسد گلوتاثیۆن وەکو ئەنتی ئۆکسیدەنت کار دەکا باشە سێ ئەماینۆ ئەسیدە پێکەوە باش ئەو ڕودیوسد گلوتاثیۆنە لە ڕێگای گلوتاثیۆن پێرۆکسیدەیز بەو کارەی هەردەستی وەبزانام تێک نەچوونە هەستا پاژۆی پێی هەستا ستەبی شێوەکەی خۆی دەگۆڕ دەبتە ئۆکسیدایسد گلوتاثیۆن دوو دانەنە یەک دەگرن لۆی ئەوە لەوەی لێهات عفومکەن ئەوە لەوەی لێهات دەبۆی ئەلکترۆنێکی دایوانە باشە لێ بەخۆی ئەو شێوەی ئەوها لێهات لە ڕووکیمیاییەوە ئەو دێ ئەو جارە بەهۆی گلوتاثیۆن ڕیدەکتەیسەوە دیسانە ڕودیوسد فۆرمەکەی دروست دەکاتەوە بەڵام گلوتاثیۆن ڕیدەکتەیس ئەوش پێویستی بە ئەلکترۆنێکی بیداتێ ئەو لە چێ وەردەگری لە NADPH NADPH بە چ دروست دەکرێت بە G6PD هەروەکو لێرە باسمان کرد گلوکۆز فۆسفێتەکە بەهۆی G6PD ئەو ئەنزایمەوە NADPHەکەی دروست دەکات وەبزانام ئێستا مەفهومە ئەوە لە بەرچ گرنگە مە بیزانین ئەگەر هاتوو ریاکتیف ئۆکسیجین سپیشس زۆر بوو لە قەلب دەستەکە هجووم دەکاتە سەر ڕێد بڵەس سێڵەکان بە تایبەتی هیمۆگلۆبینەکانیان ئەو هیمۆگلۆبینانە لە منتیقەی خڕ دەکاتەوە گریمان ئەوە ئەگەر ڕێد بڵەس سێڵک بی باشە ئەوە ناوەندەکەیتی پێلەرەکەیتی باشە دێتەکە ئەو هیمۆگلۆبینانە ئەوها لە منتیقەچی تێک دەشتێن و خڕی دەکاتەوە پێی دەگوترێ هینز بەدی باشە پێی دەگوترێت هینز بەدی ئەو هینز بەدیە لە ڕێگای ماکرۆفەیجەوە ئاها بکەین ئەو ماکرۆفەیجە باشە ئەو دەوەچی هەیە لە ڕێگای ماکرۆفەیجەوە ماکرۆفەیج دێت تەمەشا دەکاوە ئەب نۆرمەڵە ئەو شتانە دێ قەمپارە چی لێ دەدا وەچی قەمپاری لێ دەدا چ دروست دەکا بەو شێوەیە چ دروست دەکا خانەی دروست دەکەکەوە گەزەی لێ درێ خانەی دروست دەکەکەوە پێی دەگوترێت بایت سایز کەواتە دایگنۆزەکەی بەچیە لە بڵسمیری هینز بەدیمان هەیە لەگەر بایت سایز ئەوانە بەبەرچێ لەبەر ریاکتیف ئۆکسیجین سپیشس ئەو ریاکتیف ئۆکسیجین سپیسە چیە فری ڕادیکەڵە ئەمە کو لە فری ڕادیکەڵ ڕزگارمان دەبی بە ئەنتی ئۆکسیدەنت ئەنتی ئۆکسیدەنتەکە چیە گلوتاثیۆن ڕیدەکتەیسە گلوتاثیۆن ڕیدەکتەیس لۆی دروست ببتەوە پێویستی بە چیە پێویستی بە NADPH باشە NADPH باشە پێویستی بە NADPH ئەو دێتن ئەلکترۆنێکی دەبەخشید لە ڕێگای گلوتاثیۆن ڕیدەکتەیسەوە دێ ئۆکسیدایسد گلوتاثیۆنەکەی دەکاتە ڕودیوسد گلوتاثیۆن باش شتێکمان هەیە زیاتر خانە بە تەمەنەکان ئەوهایان لەو دێ لۆ چونکە خانە گەنجەکان G6PD باش تێدای هەتا ڕاددەک لە بۆی تازە گەنجن گلوتاثیۆنی باشیان تێدایە دەتوانن بەرگە بگرن هەتا ڕاددەک بەڵام پاش ئەوەی کەوا دەستنە تەمەنی پیربوون ئەوە کەم دەبتەوە لە قەلبیان G6PD ئەگە میوتیشنی کردبی کەم دەبتەوە ئێوە چ کەم دەبتەوە ئەمە لۆ پێدرێن نەخۆشی پاقڵی فاڤامین لە بۆی پاقڵە فری ڕادیکەڵی زۆر تێدا وەچی فری ڕادیکەڵەکی زۆر چکە ئەو نەخۆشان لە حاڵەتی احتیادیز مشکلیان نیە بەس لە حاڵەتەکان کە فری ڕادیکەڵەکی زۆر دەخۆن لەو حاڵەتانە ریاکتیف ئۆکسیجین سپیشیزیان فری ڕادیکەڵەکە دێ زیان بە خانەکەی دەگەێنی و هینز بەدی دروست دەکا و بایت سایزی دروست دەکات ئەوش نەوعەکە لە هیمۆلیتیک ئەنیمیا لە بۆی هیمۆلیتیکە لەبەر هەندێک ڕێتیکولۆسایتەکان زیاد دەکەن لە بەرۆی خانەکان دەبی زیاتر بەرهەم بهێنرێن باشە ئەو زاتە ئاخری کەواتە لێرە ئەوەی پێویستەمە بزانین G6PD NADP دەکاتە NADPH زۆر گرنگە لە بۆ ئەوەی ئۆکسیدایسد گلوتاثیۆنی بکەواتە ڕودیوسد گلوتاثیۆن کەوا ئەویش بەکاردێت لە بۆ ئەوەی کەوا ئەنتی ئۆکسیدەنت بی و مادە زیان بەخشەکان لەناو بەت وەسلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکات